نیشانە جۆرێ بووگەین کەفکەن شاهانە دەبەسێت گەوادانە کێرم بەوەی وا گەورەتانە ڕۆڵەی ڕۆژشەڵاتم ڕووخێنەری بیر و بنەماتم شازادە و شت ناخوا لێرە گشتی تونی خوێناوتەن کەوتت بالەوی سارنەوی جەشکیەوی ئێرە کوردەواریە منیش کابوسێکم بۆ خەوی جاوید گونم لە جاتی شا شۆتمان بۆ کەلەی تاجە پەهلەوی مەهلەوی مەنگا جاوید گونم لە جاتی شا 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 نەوبینم جەماعەتی کونی و جەش بۆ من دەمبەن گەورەتەن تا مۆڕیە بێژنە ڕەزە شازادەی کۆسکەش ئێرە باسقیرەتە باسی خاک و شەڕەفەکەواتە مەهێنە ناو کوردستان بەو بڵاوە دەمەتە چون لێرە گەلیاخیە و لێر ڕۆژی مەرگتە تایفەی بێشەرەفن لە بابۆ تا باپیر تەک فاشیستەیە بێ فاشیسپی تاکو ببێژی پەهلەوی و ساواکی لە کوردستانە پێکرێبەتیر ئەحمەق و زۆر تایە منی شەر و شەم یەکتیر لە دوایە شاهی بەڵام لە ئێمە گەوادی تۆزێ شەرەفت نییە نۆکارێکیش زیادی بە پارەی دزراوی گەل دەژیت بە دڵشادی کێرم بەو تاج و تەختە و بە ڕیشەی فەسادیت ساواک و ماواکت گشتی دەخەمە ژێر پێڵا کۆتاییتان پێدێنین بە فیشەک و بە پەتودا و ئێسکی ڕەشەشای گۆڕ بە گۆڕش و دەگەین پیس و گڵاو خەیاڵی شابوونت هەردەمێنێتەوە بەخاو جاوید گونم لە جاتی شا شۆتمان بۆ کەلەی تاجە پەهلەوی مەهلەوی مەنگا جاوید گونم لە جاتی شا 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 جاوید گونم لە جاتی شا